ماڵ و کۆڵان و خەڵکی هەڵەبجەش تاوەکو ئێستا یادەوەریەکانی شانزەی سێیان لە خەیاڵدا ماوە. ئەم خانووە کە ئێمە ئێستا ئەچینە ئەم ماڵە لە دوای کیمابارانیشەوە هەر لێرە ماونەتەوە ئەم ماڵە. 4 ئەندامی خێزانەکەیان بەهۆی کیمابارانی هەڵەبجەوە شەهید بوون کە دوانیان لە ساڵی 2020 بەهۆی بەرکەوتنیان بە چەکی کیمیایی و چارەسەر نەکردنی تەندروستیانەوە شەهید بوو. جگە لەوەش برایەکیان دوای 18 ساڵ لە ڕووداوی کارەساتی هەڵەبجە دۆزراوەتەوە کە لە ئێستادا لە دەرەوەی وڵاتە و ئەمان لێرە چیرۆکەکەمان بۆ جێڕاو منە تۆ ماڵەوەیان. سڵاوتان لێبێت. سڵاو بەخێر بێن. ئەم کاتی خۆتان باش بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. ئەگەر بۆم بگێڕیتەوە یەکەم ڕۆژی بردومانی هەڵەبجە چی ڕوویدا لێرە لە هەڵەبجە چی گوزەراوە ڕۆژە؟ وەڵا یەکەم ڕۆژی کارەساتی هەڵەبجە ڕۆژێکی زۆر ناخۆش بوو بە تایبەتی بۆ هەڵەبجە بۆ هەموو کورد بە تایبەتی بۆ هەڵەبجەیەکان کارەساتێکی زۆر ناخۆش بوو جەرێک بڕ بوو بۆ هەمومان. وەڵا ئیتر ئەو کاتە بڵێن شانزەی سێ خەڵک چوونە کەس ناچوە دەرەوە ئەوەشی چوو بوو چەند ڕۆژێ پێشەوە چەند کەسێ چوو بوونە دەرەوە. ئێمە ماینەوە لێرە کە ماینۆ لێرە باوکم و دایکمەوانتیان دەرناچین بە هەر لە ماڵەکەی خۆمانە بمێنینەوە هەچی ڕوویدا ئێمەش وەکو ئەو خەڵکە ماینۆ لێرە ئەم شوێنەی بەڕێستان ژێرزەمینە لەم ژێرزەمینە ماینەوە باوکم و دایکم و ماڵەوەمان بەتانیان تەڕ کرد پەڕۆشتیان تەڕ کرد خاولی وشت دایان بە دەم و چاومانە ئێمە هەمومان و کاتە زۆر مناڵ بووین بەتانیەکەیان تەڕ کرد دایان بەدەم دەرگای ژێرزەمینەکە دایان بە ئێمە شاو چوینە ژێرخانەکە ئیتر ماینەوە لەوێ چۆن دەرچوین لێرە لەم خانوە حالیەن نامپاڵم دای لەم سەرکۆڵانە نامپاڵمێک و یەکێک و دوان نەبوو ئیتر ژێرزەمینەکە چواردەوری ژێرخانەکە ڕووخا هاتە ناوە بۆمان کە هاتە ناوەوە باوکمەوان بەڕەحمەت بن وتیان با دەرچین لێرە نەبین بە ژێرەوە بڕۆینە دەرەوە ڕۆشتینە دەرەوە لەگەڵ ماڵەوەمان هاتین لێرە ئاوا دەرچین بڕۆین ڕێگە نەمابوو بە ناڕەحەت لێرەوە چوینە دەرەوە هەمووی ئەم مەنتیقە خانوو بوو هەمووی ڕووخا بوو بەسەرێکان نامپاڵم قوڵی کرده بوو چونکە نامپاڵمەکان لە هەڵەبجە درا یەکەم شوێن بوو درا لەم مەنتیقەی عومەری خاوەرە ئەم فەرعەی ئێمە کە چوین ئاوا بەرەو خوار چوین دامان بە ناویە ئێمە لێرە کە چوینە دەرەوە چوین بە ناو کیمیاکە چوین تر بێهۆش بووین ئاگامان لە دنیا نەما نازانین چی ڕوویدا و چی ڕووینەیەوە ئیتر دایکمان شەهید بوو لەو کارەساتە کە دوای 13 ڕۆژ ماینەوە ئێمە لە هەڵەبجە 13 ڕۆژ ئێمە لە ناو کیمیاویا بووین ئیتر مامەیەکم ماتە بوو گەڕابوو بە سەرمانە چوو بووینە ماڵی ئەوان جیبیان هەبوو وتبووی بە باوکم و گشتمان وتبووی بچن لە خانۆکە ئێمە بمێنەوە خۆم یم بە سیارە دەرتانەکەم با ماڵەوەمان بەرم ماڵەوەی خوانیان بەر دەریکەن چوو ماڵەوەیان دەکاتە و هاتۆ ئێمە هەمومان هیلاک بووبووین دوای 13 ڕۆژ کە دەرکراین لە ئێران لە سازان بە بێهۆشی ئێمە بە بێهۆشی گەێنەراویتە نەخۆشخانەکانی ئەسفەهان و تاران و کرماشان لەوێ ماوینێتەوە ماوەی 6 مانگێک ئێمە لە نەخۆشخانەکان بووین دوای کە لەوێ گەڕاینەوە وتیان هەڵەبجە ئاوەدانە و ماینەوەی تر بریندار بووین هەمومان هیلاک بووین دوو برام گوم بوو لە کارەساتەکە لێمان دابڕابوون ئەو برام ئێستا ژەر گوم بووی هەڵەبجەیە تاقە ماڵە بووین دا هەڵەبجەیە کە هاتینەوە ئیتر دوای ئێمە وردەوردە خەڵک دەرکەوتن کردنکە ئیتر ئاوا یەک دوو بازاڕ یەک دوو کەس دوکانی کردەوە و دوکانمان هەبوو ئەم برایم کە بەڕەحمەت بێ ئەمری خوای کرد ئەو گەورەمان بوو لە هەمومان گەورەترە ئەوە عەرەبانەکەی دەسێتی ئیشی تیا کرد ئەمە شەر براتە؟ بەڵێ ئەمە شەر براتە؟ بەڵێ بەو عەرەبانە ئیشی بۆ کردین ئێمەی پەروەردە کرد دوایی لە 2000 چوە دەرەوە بۆ چارەسەر ئەو برا وەڵی هەستێکی ناخۆشە بۆ ئێمە لەبەرەوەی خۆی ئەم کۆڵانە ئێمە ئەم بەرەبەر کەسی نەماوە لە کیمیاگە هەمووی تیاچووە ئەڕۆمە دەرەوە ئێمە دڵم برینارە بێت دڵم زامارە حەز وەکو بینینی خۆم ئەگەر بە خۆم بێت لەبەرەوەی شوێن و ڕێگەی باوکم و دایکمە دڵم ناگینا وەکو خۆم بێت حەز ناکەم هەر لە مەنتیقەی شار دابنیشم
شانزەی سێ هین بێت بەخۆم بێت حەز ناکەم هەر ناوی شانزەی سێش ببیستم هیچ شتێکیشمان بۆ نەکراوە شانزەی سێ هەموو شانزەی سێگە من دڵمان زامارە و دڵمان نەکولێتەوە لە بریندار بریندارین لە ئەنفال ئەنفالین کێ هەموو کەسێک ئێستا بانی دووبانی ساڵیادی براکەمە حەز ناکەم کاڵن ئەمڕۆ بستیوێکی سێ من خەڵگەمووی لە دەشت و دەر و سەیران و سەفایە من دانیشم لە ماڵەوە ئەگریم باوکمان هەر بەو کارە ساتە دایکم هەر بەو کارە ساتە ئەمە برامە 4 ڕۆژی تر تەمەن ساڵێکە ساڵیادێتی برایەکی ترم ئێستا ئەمڕۆ تەلەفۆنی پەیوەندی لەگەڵا کردوین داوای هاوکاریەکە لە حکومەت لە بەرپرسانی هەرێم عێراق ئەڵێ بێن بە هاوکاریمەوە بێن بە پەنامەوە چارەسەرم بۆ بکەن چارەسەری نییە براکەم ئەوەی بۆ بەرپرسان و بۆم لاولا سەرفەکرێ لە شانزەی سیا با سەرفیکەن بۆ بەرکەوتوویەکی چەکی کیمیاوی با سەرفیکەن بۆ شەیدان با یەکێک ئەو برایەم گومبووی هەڵەبجەیە 33 ساڵە گومبووی هەڵەبجەیە 33 ساڵە و برایم گومبووی هەڵەبجەیە حکومەت با بچێ بەهانایەوە حکومەتی عێراقی ئێمە باجی حکومەتی عێراقی و حکومەتی کوردەین جگە لەوە من بەرکەوتووی چەکی کیمیاوین هەمووشمان ئەنفالین هەمومان سجنین گولە سەلمان بووین حکومەتی عێراقی لە حدودانە یەشبین بەم دیوایەک سەر بردینی بۆ نگولە سەلمانیش بە برینداری هیچ شتێکمان بۆ نەکراوە هیچ معاشێکمان نەم حکومەتان نییە معاشێکی شەیدانەمان بۆ بڕاوەتۆ 6 نەفەر وەریەگرێت ئەو برانە مردوون ماڵم ناڵیان عایلەیانێ خێزاندارن ئێمە لە ئێران کاتێ بە برینداری چوینە ئێران لە ئێران ئیتر ئەوە بوو لە ئێران ئەیان و هەڵەبجە خۆش بوو و هەڵەبجە ئاوەدان کراوەتەوە و هەڵەبجە هەمووی خەڵک چۆتەوە بۆ هەڵەبجە ئێمەش دایکمانە دەستدا بوو 6 مناڵ بووین بەسەر باوکمانەوە باوکیشمان چاوی نەمابوو وتی با بڕۆمە بتان بەمە لە کەلاوەکەی شافڕەتان بەم هەر گەورە ئەبن بابتان بەمە من لەم غەریبیا و لەم ئێرانە من چی بکەم ئەتان بەمەوە ئەم خوشکەم 8 مانگان بوو تەمەنی مەتۆلکە بوو هێناینیانۆ لە ئێران لە حدودا یەکسەر بە سەرژمێری وەرگیراین بە سەرژمێری وەرگیراین یەکسەر خستینیانە ناو سیاری سەر قەپات چەند شەو چەند ڕۆژ نەمازانی چەندێ بە ڕێگەوە بووین ئەوە مازانی وتیان وەڵا ئەمە لە دوورۆ نووسراوە جەحانم نگولە سەلمان ئیتر ماوەی 6 مانگ لە نگولە سەلمان بوون لە 2013 من هەوی زیندانی سیاسی لە گیرفانمایە بۆچیمە من تا هەم بابی خۆم متەلاتوانمان ماوەی لێر ئەرەم دوو کچەمان ماوین هەمویان تیاچ سەبرا میلاکە لە دەرەوەیە هیچ کەسی حەز ناکا بەبێ دووری دایک و باوکی بشی بەبێ برای بشی ئێمەشە تا ئێستێکیش یەن لە هەڵەبجە لە شانزەی سیا هەندێ درۆ هەڵە ڕێژن و ئەڕۆنەوە تا ئێستێکیش حەبەکەش لە دەرەوە کڕینە سەر گیرفانی خۆمان نە عیلاجێ نە چارەسەرمانەکەن تێن تۆزێ درۆی بریق و باقەکەن و ئەڕۆنەوە بۆ گیرفانی خۆیانن نە بۆ بەرکەوتەیە نە بۆ شەیدانە من 32 ساڵە 33 ساڵە براکەمم نەبینیوە براکەمەوە تا لە سەرەمەرگا شی نەکات ئەوە ڤیدۆکەیەتی خۆتان بیبینن داوا لە حکومەتەکەم فریای براکەم کرد کەیەکی کە لە گومبەکانی هەڵەبجە کە براکەم مرد 33 ساڵە من براکەمم نەبینیوە ئیسش قسەم لەگەڵا کردووە وەڵێ هیلاکم ناتوانم قسە بکەم بچن بەهانایەوە کە مرد ئیتر هیچی تیان نامێنێتەوە کە من تەواو عایلەکەمم هەمووی لە دەستدا هیچ شتێک نابێتە ئینسان ئەگەڵ خۆی